کشانەوەی هاوپەیمانان بۆچی ئەڵمانیا هاوتای ئەمریکا بڕیاری جێهێشتنی کوردستانیدا کە ئیتر مەبەستی کشانەوەی هەیە لە 2 هەفتەی ڕابردوودا بڕیارێکی کتوپڕ هەمووانی شۆک کرد. ئەڵمانیا کشانەوەی هێزەکانی لە هەرێمی کوردستان ڕاگەیاند. ئەم بڕیارە لە کاتێکدایە کە پێشتر پەرلەمانیە وڵاتە مانەوەی هێزەکانی تا سەرەتای ساڵی داهاتوو درێژ کردبووە، بەڵام چی گۆڕا کلیلەکە لای ئەمریکایە. لە مانگی ئەیلولی ئەم ساڵدا ئەمریکا هێزەکانی لە هەولێر بەتەواوەتی دەکشێنێتەوە. لەم چەند ڕۆژەش سیستەمە بەرگریەکانیش لە بنکەی هاوپەیمانان هەڵگرت. هێزەکانی ئەڵمانیا کە ئەرکیان تەنیا مەشق و ڕاوێژە ناتوانن بەبێ ئەو چەترە بەرگریەی ئەمریکا پارێزگاری لە خۆیان بکەن. ئەوان باش دەزانن لەگەڵ ڕۆیشتنی ئەمریکیەکان دەبنا نێچیرێکی یاسانی هێرشە درۆنی و موشەکیەکانی ئێران و گروپە چەکدارەکان، بۆیە بڕیاریاندا پێشوەختە ماڵاوایی بکەن. ئەم کشانەوەیە تەنها گۆڕانکاری سەربازی نییە، بەڵکو کۆتایی پرۆژەیەکی گەورەیە. لە ساڵی 2017ەوە هاوپەیمانان بە پارە و توانایەکی زۆرەوە هەوڵیاندا پێشمەرگە یەک بخەنەوە و بیکەنە هێزێکی نیشتیمانی مۆدێرن. بەڵام پێداگری پارتی و یەکێتی لە سەرمانەوەی هێزە حیزبیەکانیان هەموو هەوڵەکانی لەبار برد. ئێستا چاوەڕوان دەکرێت فەڕەنسا و ئیتاڵیاش هەمان ڕێگەی ئەڵمانیا بگرنە بەر بەهۆی کشانەوەی ئەمریکا. لە کاتێکدا ناوچەکە لە بەردەم گڕکانی شەڕدایە، هەرێمی کوردستان خەریکە گەورەترین هاوپەیمانەکانی لەدەست دەدات و هێزی پێشمەرگەش بەهۆی ململانەی ناوخۆییەکانەوە وەک پێویست ئامادە نییە. ئەمە دەرئەنجامی لەدەستدانی دەرفەتێکی مێژوویە کە تێیدا بەرژەوەندی حیزبی، ئایندەی سوپایەکی نیشتیمانی و پاراستنی قەوارەی هەرێمی خستە مەترسیەوە.